بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، اللهم صل وسلم وبارك على خاتم الأنبياء والمرسلين محمد النبي الأمي وعلى آله وأصحابه وأمته أجمعين. اللهم يا ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه، اللهم آمين. خوشکان و برایانی بەڕێز سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت. لە ئەڵقەی ئەمڕۆدا بە پشتیوانی خوای گەورە هەر بەردەوام بین لەسەر باس و فەزڵی قورئان و تایبەتی هەندێک سوورەتی قورئان کە بە لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەرەف و ڕێز و حورمەتی ئەو سوورەتانە بە تایبەت باس کراوە. لە پێش هەموو شتێکە بە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەست پێکەین کە عەبدوڵای کوڕی عومەر بۆمان دەگێڕێتەوە سەبارەت بە پەیوەستبوون بە قورئانە و لە بیر نەکردنی قورئان، یعنی بەردەوامبوون لەسەر قورئان خوێندن بە تایبەت بۆ کەسانی کە قورئانیان لەبەرەیە هەوڵی قورئان لەبەرکردن ئەدەن. دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إنما مثل صاحب القرآن كمثل الإبل المعلقة إن عاهد عليها أمسكها وإن أطلقها ذهبت. دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت نمونەی ئەو کەسێک کە قورئانی لەبەرە و هەڵگری قورئانە وەکو نمونەی خاوەن وشترێک وایە، جا وشتر عادەتی وایە لەناو عەرەب باشتر دەزانن لەگەڵ دەست لێبەردا هەر ملەنێ هەر ئەڕوات دەبێت دایم ڕابگیرێ ببەسرێتەوە یا دەست پێوەی بێیان کە ڕۆشتی بەلایەکە بیبەسیتەوە، لەگەر بەڕێڕات کرد هەتا پێی بکرێ مل ئەنێ و ئەڕوات دوایی دەست ناکەوێتەوە. ئەفەرمێ نمونەی ئەو کەسێک کە قورئانی لەبەرە وەکو ئەو نمونەی خاوەن حوشترە وایە. قورئان ئەگەر دەستی پێوە بگریت هەتا دەستی پێوە بکری و معاهدەی بکەیت و بیڵێیتەوە دووبارەی کەیتەوە لە خزمەتیا بیت لەگەڵ تابێ، لەگەڵ ئیهمالە کرد و دەست لێبەردا ئەڕوا لە بیرت دەچێتەوە، دوایی بیرت نایەتەوە. ئەو کەسانی کە قورئانیان لەبەر کردووە ئەدەبێ بەردەوام بۆی لە بیریان نەچێتەوە، ئەم قورئانە دووبارە بکەنەوە لەگەڵ یابن و دەستی پێوە بگرن. نەڵێ ئیسامە لەوانێت تۆ بتوانی لە ڕۆژێکە بە دوو ڕۆژ یا بە هەفتەیەک جزئێ لە قورئان لەبەر بکەیت، بەڵام ئەگەر دەستی پێوە نەگرت و معاهدە نەکرد و بەردەوام دووبارە نەکرد و تکرارن نەکردەوە مانگی دوای سێرەکەی کەلیمەی لەبیر نەماوە. قورئان ئەمە عادەتێتی، قورئان ئاوایە لەگەڵ کەسێکە کە دەستی پێوە بگرێت. ئەوەی کە لەبیر خۆی بردەوە خۆی مەشغوڵ کرد و قورئانەکەی لەبیر چۆ بەتەما بێ هەر لەبیری بمێنێ نەخێ لەبیری نامێنێ و لەبیری ئەچێتەوە. لە فەرمودەیەکی کە عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمان دەگێڕێتەوە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی بئس ما لأحدهم يقول نسيت آية كيت وكيت بل هو النسي استذكر القرآن فلهو أشد تقصيا من صدور الرجال من النعم بعقلها فلهو أشد تفصيا من صدور الرجال من النعم بعقلها. فالمي براسي قسيكي خرابو قسيكي غلطة كاتيكي قالي أو آتم لبير شو أو لبير شو بلا خوم لبيري خوم بردوتو خوم إهمالم كردوا تا لبيرم شوتو. قرآن مدارسة بكنو بيري خوتاني بينو بردوان بيلنو فلهو أشد تفصيا من صدور الرجال من النعم بعقلها. چونکە قورئان زۆر زیاتر زووتر لە دەست ئینسان یاخود لە دەست ئینسان تەرە ئەبێت ئەڕوات لی دوورەکەوێتەوە لەوەی کە حوشتر لە دەستی خاوەنەکەی زیاتر تەرە ئەبێ و ئەڕوات، یعنی چۆن وشتر دەست لێبەردا و ئەڕوات بە هەمان شێوەش قورئان ئاوا لەگەڵ خۆی ترازان خۆی لێبەردای ئەڕوات نابێ ئیهمالیکەی بەردەوام ئەبێ بێڵیتەوە بۆ ئەوەی لە بیری نەچێتەوە. یعنی بەتایبەت بۆ کەسانی کە قورئانیان لەبەرە محاولە بکەن لە کاتی نوێژەکانیانە تەنانەت فەرزەکان سونەتەکان ئەو ئاەت و سوورەتانی کە لەبەریانە با لە نوێژەکانە لانی کەم بیڵێنەوە، ئەگەر هەڵەسێ بۆ شەو نوێژ با لە شەو نوێژە لە نوێژ لە سونەتەکانیە بە بەردەوامی بیڵێتەوە لە کاتەکانە دوای بەیانیە یاخود لە دوای لە هەت کاتێکە کە بۆی ئەگونجێ کاتێکی بۆ دانابێ بۆ مدارەسە و مراجعەکردنەوەی قورئان. ئەگەر مراجعەی نەکاتەوە دڵنیا بێ لەبەرکردنی ساتێک و ڕۆژێکی بۆ قورئان هەر ئەو دەقەیەت دوای ئەوە لە بیری ئەچێتەوە. بەڕای کوڕی عازب یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی زەینوا القورئان بأصواتکم. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی قورئان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هانی داوی لەسەری ئەڵێ قورئان برازێنەوە بە دەنگەکانتان. قورئان طبعا ئینسان وایە حەزی لە دەنگی خۆشە، حەزی لە سەوتی جوان و خۆشە، بۆ ئەوەی ئەو دەنگەی کە یەکێک هەیە دەنگێکی خۆشیە بەهرەیەکی خۆشیە حەزەکان نەغمێکی خۆش بڵێت بە نەغمێکی شەیتانیە و بەکاری نێنێ کە قسەی بێمانای دنیایی تیابێت و بە شان و باڵی ئافرەتا و بە نازانم چیە قسەی بێمانای تیابێت و خەڵکیش تووشی حاڵەتێکی نەفسی وا بکات کە قورئانیان لە بیرچێتەوە پێوەی غافڵ بن و یعنی گوێ لە گۆرانی و مۆسیقا بگرن لە بری ئەو خوای گەورەم قورئانی بۆ ئێمە داناوە بە نەغمەی خۆش بە فەوتی خۆش بیڕازێنەوە با خۆشە ئیسفادەی لێ بکەیت و خەڵکیش ئیسفادەی لێ بکات. هانی مسلمانانی داوە
ئەو خۆشی کە لە دەنگ و لە دەنگی خۆش و لە لەحنی خۆش و لە ئاوازی خۆشە هەیە خوای گەورە لە قورئانە بۆ ئێمەی کۆ کردوێتەوە. بۆ یەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم هانی هاوڵەکان و هانی ئومەتەکەی داوا دەفەرمێت زەینوا القورئان بأصواتکم، قورئان بڕازێنەوە بە دەنگەکانتان، بە دەنگەکانی خۆتان، بە دەنگ خۆشکردنی خۆتان، بە دەنگ جوانکردنی خۆتان قورئان بڕازێنەوە. کەواتە قورئان خوێنن بە دەنگی خۆش سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئەجر و پاداشی لەسەرە. ولا فرموديكي كاك حديثك صحيح لغيرية جابري كوري عبد الله بما نجرته دليم بيغمبر صلى الله عليه وسلم فرميتي إن من أحسن الناس صوتا بالقرآن الذي إذا سمعتموه يقرأ حسبتموه يخشى الله. أفرمي باشتين كقرآن خويني باشتين صوت كقرآني بخويني أو نيت شا لحنا كان والي كي شاي بيلا قراني بيجا كي لحني قراني بيجا بيني توبا لقى القرآن أبدو بيكونجيني هو ري كابرايكي مقام بيج بيني تو بدو لقى القرآن بيكونجيني نا ئەفەرمێ باشترین دەنگخۆشکردن بە قورئان ئەو کەسەیە کاتێک کە خەڵک گوێی لێ ئەبێت وا هەست بکە بڵێ ئەم پیاوە لە خوا ئەترسێ، یعنی سەوتەکەی نەبرەیەکی حوزنی وای تیا بێت وا بخوێندێتەوە کاتێک کە گوێ لە دەی بێ هەستکەی ئەم پیاوە کاری لە جەرگی کردووە، کاری لە دڵی کردووە ئەم قورئانە، ترسی خوای پێوە دیار بێت. ئەفەرمێ ئەوە باشترین دەنگخۆشە کە قورئان بخوێنێت کاتێک کە گوێت لێ ئەبێت نبريكي وايتي أبيك هسكي أنزل عمل الأخوة ترسل نقل لحني قراني بيجك ولحني مقام بيجكي هنا بيتو لقى القرآن كابي جنجاني وهو ريبي بكاو سري بيبايا بلاي راسو بلاي شفا نا قرآن بيجي دنيا خوش وخواتي خوش وبيغمبر صلى الله عليه وسلم وصيك ومدحيك كاتك خلق جوان لدنيا بيه هسكن أنبيا ولا أخوة ترسل ياخد خلق والبكا الأخوة ترسل نبريكي حزني تابي هيبتك باب قرآنك ولا إنسان كواب مشكي للاي بيت دلي للاي بيت هز بترسي بكا هز بقوريي أو قرآن بكات هز بنبريكي حزن بكات أو لهر هميان باشتين شوازي خوندني قرآن بدنگو سبارد با سورة كاني قرآنيش طبعا قرآن هر همي خيرا وكل ألقي بيشودا لخدمة جنامتانا باسمان كتناند يك حرفي قرآن دخير بو أنو سيو دا قناح اللي أكريته بنصي حديثي في غمر صلى الله عليه وسلم بكل حرفك قرآن همي آوا خيرا بلام هنگي سورتي تيايا هندي آياتي تيايا هر بتايبت مديكي كي هيا خواي قوله وكو رزك وفضلك تايبت أو سورتو آياتاني نادو تخوارو بو أمتو بو أمتي محمد صلى الله عليه وسلم هتاكم خيركيان چندين جار بيقات قاد ببيت یەکێ لەو سوورەتانە کە لە هەموو سوورەتەکانی قورئان گەورەتر و بەڕێزتر و خۆشەویستتر و پاداشتی زیاترە سوورەتی فاتحەیە ئەو سوورەتی کە ئێمە لانی کەم ئینسانی مسلمان ئەبێ کولی ڕۆژێ حەفزە جار بیخوێنێ لانی کەم چونکە تۆ لە ڕۆژێکا پێنج فەرزەکە کاتە حەفزە ڕکعات کولی ڕکعاتێ فاتحەیەکی تیا خوێنی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا صلاة لمن لم يقرأ بفاتحة الكتاب هەر کەس نوێژەکەی فاتحەی تیانە خوێنی نوێژی دروست نییە ئەوە نوێژ نییە نوێژە فاتحەی تیانە خوێنێ نوێژ نییە کولی ڕکعاتێکە بێ نوێژی تیا بخوێنی ئەگەر سونەتیش نەکەی بەس تەنها فەرزەکان کەی جاری کەش فاتحە نەخوێنی لەو ڕۆژەیە لانی کەم تۆ بێ لە ڕۆژێکە حەفزە دانەجار ئەم حەمد و سەنا و سوپاس و ستایشەی خوا بکەیت کە سوورەتی فاتحەی پێوتێ سوورەتی الحەمد لله رب العالمین لحديثك صحيح أبو هريرة رضي الله رحمتي خوالي بما نجرته دلي بيغمري خواه صلى الله عليه وسلم أبي كري كعبي بيني نيوش يكرد لنيوش عبو أبي يجهدي كيبو لها والله بيغمر صلى الله عليه وسلم لمزقود أبي بيني بيغمر صلى الله عليه وسلم أبي بانكر وتي ورا أبي يجنيوش يكرد عليه أبي نيوشكي نبري بلام خيراخ خفيفي كر نيوشكي كرد كردو سلامي آيو هات لاي پیغمبر صلى الله عليه وسلم وتي السلام عليك يا رسول الله وتي سلامي خوال لبي پیغمبر إخوة الله پیغمبر صلى الله عليه وسلم فرموا عليك السلام ما منعك يا أبي أن تجيبني إذ دعوتك أبي كباغم كدي بنا هاتي بدمو وتي يا رسول الله كنت في الصلاة نيوجما كرت بويك لبل نيوجا كبو كنا هاتم الله پیغمبر صلى الله عليه وسلم فرموا إنا ذاني لآخواي قول القرآن فرمي استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم قال القرآن فرمي قال خوا پیغمبرك باغي كردن بو كارك چون بدن یو یەک جواب بەرەوە ژەڵە بایا رسول الله نەمزانی داوای لێبوردنم بۆ بکە خوا لێم خۆش بێ ئینشاءالله تی خوا لێ خۆش بێت وەرە ئەمێ قسەیەکی پێ بڵێم قال أتحب أن أعلمك سورة لم ينزل في التوراة ولا في الإنجيل ولا في الزبور ولا في القرآن مثلها وتي أبي حذك سورتك السير كم نلا التوراة نلا الزبور نلا إنجيل نلا فرقانك على قرآنك محمد إيش السورة وايكيانات وتخوار آية سورة وابوش ودانا بزيو أمن دقورو عند ناس دار بيت نلا كتاب عثمان كاني بيشو ترى نلا قرآن خوشيا هيش سورة دانا بزي بي أمن دقورو بيت
الله وتم نعم يا رسول الله بلا أي بيغمري صلى الله عليه وسلم شون حزناكم فقال رسول الله صلى الله عليه وسلم كيف تقرأ في الصلاة لأن يوجد شيء خيني الله وتم أم القرآن خينم أم القرآن هناك لنا وكان فاتحة وتم يا رسول الله فاتحة خينم فقال والذي نفسي بيده ما أنزل الله في التوراة ولا في الإنجيل ولا في الزبور ولا في الفرقان مثلها وتي قسم بو يجاني مني بدسا نلا هيج كامل كتاب عثمانية كان نلا توراة نلا زبور نلا إنجيل نلا قرآن شاء سورة واو نموني أو سورة النهات وتخواروا وإنها 7 من المثاني والقرآن العظيم الذي أوتيته أما أو حود آياتك كتايبة ستايشي پروردگاري تيايا هرب الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين هم ستايشي پروردگارا تنانا الدعاء كانشي هر ستايشي كيا پروردگارا تسليم بونا بذاتي پروردگار كواتر پیغمبري خواه صلى الله عليه وسلم هاني هاوڵەکانی داوە گەورەی ئەم سوورەتی بۆ سەحابەکانی ڕوون کردوەوە کە لە هیچ کام لە کتێبە ئاسمانەکانیشەوە لەناو خودی قورئانیشە سوورەتی کەیتیانێ بەقی سوورەتی فاتحە گەورە بێ بۆیە کە خوای گەورە ئاوەدای ناوە ئەبێ لە نێو نوێژەکانە و کولی نوێژێک فاتحەی تیا بخوێنەینە ئەو نوێژە دروست نییە. لە فەرمودەی کە هەر ئەبوو هورەیرە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمانە گەڕێتەوە دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو ئەو کاتی کە تۆ لە نوێژایت و فاتحە دەخوێنیت خواي قولالي قسمت الصلاة بيني وبين عبدي نصفين ولعبدي ما سأل من أمن يوجم كدو بدو بشو بشيكي بو منو بشيكي بو عبدكم يعني بشيكي سباس وستايشي منو بشيكي عبدكم داوا كاريكاني خويتي عبدكشم داوي هرشيكي كل من أي دمي هج كاتوتي فإذا قال العبد الحمد لله رب العالمين قال الله حمدني عبدي هج كاتيك بلي الحمد لله رب العالمين ذاتي الله فرمي أو عبدم سباسي مني كرد الحمد يعني سباس وستعيش بو كبو پروردگاري همو جيهانا كان رب العالمين جيهاني إنسان جيهاني ملائكتي جنه شيطانه آجالكانه هي تيرو تيورو بالنده هي حشراته هي ماسينا ودريايا هي أو جيهاناني إما إيزانو نايزانين پروردگاري هر هميتي سباس وستعيش بو أو پروردگاري كپروردگاري همو جيهانا كان همو عوالم كان الله هج كادواود خوای تبارك وتعالى لسرو عرشي خوي وجوابي تو أداتوا والله مدعاتو يكثر هج عبدي لأنه جاوتي الحمد لله رب العالمين يكثر خوي قرال حمدني عبدي أو عبد مصباصي مني كد سايشي مني كد فإذا قال الرحمن الرحيم لقلوتي شاء الرحمن الرحيم أو بخشندي خاون سوز ورحمته قال أثنى علي عبدي دلي أو عبدم ستايشي مني كد ستايشي مني كرد بذاتي الله دا هليدا كصفتي رحمت برحمانتي وبرحيمتي أخيت بال ذاتي الله كاتك علي مالك يوم الدين دلما مجدني عبدي هات كاتك جوتي خاوني روجي قيامة خاون داري روجي قيامة مالك يوم الدين خواي قول ديسانو جوابات الله أو عبدم مجدني عبدي يعني شكو داري كردم شكو قوري دا بالمن وإذا قال إياك نعبد وإياك نستعين هج كاتك بلا بس تو أبرسين وبس هاوان لتو أكين هانابو تو أبين قال هذا بيني وبين عبدي ولعبدي ما سأل دالي أمل بيني خوم ولبيني عبدك معايا إياك نعبد يعني ما علاقي بيني منو عبدك معايا عبد الله أخوان بس تو أبرسم هاواري شو بارانا وشم بس تويا پنا بس بتو أقرم لبر أوي كأم عبدا خوي لهمو كثيكي كا ببري كردو كعبدي هيج كثي بتنها عبدي منو تنها هاوار بو منكا دي منش هرشي داوا كر أي دمي دالي إن جاكاتك فرمي اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين پروردگار هدایت ما بو رگی راز رگی اوانی که نعمتی خود بسرا رشتون نگ رگی اوانی که غضب لگتون نگ رگی اوانی که گمراه کردون هج کاتی کشم دعای وکر دالي أما داواکاری عبدك ومنج أي دمي يعني كلمة بكلمة برقة ببرقة آية بآياتي أم سورة فاتحة كتو أي خواني توي مسلمان أي خواني مني مسلمان بخوانم چی جارێک ئەی خوێنی خوای گەورە خۆی جواب بدەداتەوە جا ڕێز و حورمەت لەوە گەورەتر بۆیە نوێژکردن قسەکردنە لەگەڵ خوایە تۆ قسە دەکەیت و ڕەب العالەمین وەڵامت دەیاتەوە تۆ داواکاریت هەیە و خوای گەورە بۆ جێبەجێ ئەکا تۆ سپاس و ستایشی خواکەیت و خوای گەورەش سپاسی تۆ ئەکا ستایشی تۆ ئەکا کاڵێم عەبدە ستایشی منی کرد نایی تۆی بر ئەمە گەورەتی سپاسە بۆ تۆ گەورەتی ڕێزلێنانە لە تۆ کە خوایەکی ئاوا گەورە دەسەڵاتدارێکی ئاوا گەورە خالقی عەرز و عاسمان ناوی تۆ بەرێ باسی تۆ بکە
تۆ لە هەر شوێنێکە ناوی پەروەردگارێ بەریت و ذکری ئەو بکەیت ئیلا پەروەردگاریش ناوی تۆ لە مەجلیسێکی باشترە ئەبە. یەکێکتر لە فەزڵەکانی سوورەتی فاتحە هەر ابن عباس عبدوڵای کوڕی عباس کە کوڕی مامی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمانە گەڕێتەوە ئەڵێ کەڕەتێ جوبرائیل سەلامی خوای لێ بێ کە پەیامهێنەری وحیە بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێ لەگەڵ پێغەمبەرا بوو صلی الله علیه و سلم جبریل وتی گوێم لە دەنگێکەوە لە ئاسمان یا سەوتێکی گەورە لە ئاسمان و هاو لە ژوور سەریەوە بە پێغەمبەری و صلی الله علیه و سلم پێی وتی هذا باب من ابواب السماء فتح اليوم لم يفتح قط إلا اليوم وتي أما درجاك لدرجا كاني عثمان كراوتوا هرجيز قد لمو بيش أو درجا نكراوتوا أما يكم جار أمره بكريتوا أم درجايا أبيت شي بقوما بيو أم درجا كراوتوا درجا كراوتوا لعثمان جبريل ببيغمبر صلى الله عليه وسلم قد أم درجا بيش وقت دكراوتوا هيج كاتي أم درجا أما يكم جارتي ويكم روجتي أمره بدرجا لعثمان بكريتوا خير شي بوا أفرمي فنزل منه ملك فقال هذا ملك نزل إلى الأرض لم ينزل قط إلا اليوم الله فريشتيكي ليدا بذي لو درقاي عثمان كرايا وهات السر أرز جبريل وتي يا رسول الله أم فريشتيا قد نهاتو تسر زوي قد نهاتو تدل لو درقاي عثمان أما يكم جارتي بيت أخوار وبيت سر زوي فسلم سلامي ليكردن يعني جبريل فريشتكي ناو ببيغمري صلى الله عليه وسلم ناسان وقال أبشر بنورين أوتيتهما مجدبه دو نور الدراوة لم يؤتهما نبي قبلك بهيج پیغمبری کی تن ندراوه دو روناکی دو نور پیدراوه ای محمد ای پیغمبری خواه صلی الله علیه وسلم هاتو ام ملائکتا مجدی دو نوری پیداوه به پیغمبر صلی الله علیه وسلم که بهیج پیغمبری که ندراوه چی بیده و دوانا او دو برکتا چی بیده که خواهی گوره تایبتی کرو به پیغمبری ام امتو ایش بیا به امتکی فرموی فاتحة الكتاب و خواتیم سورة البقرة فرموی فاتحة لقل دو آياتك أخيري سورة بقرة ياخذ آياتكاني أخيري بقرة كدوان يا سيانة لهنجي الروايات الدوان وهنجي كي على السيانة دو آياتك أخيري سورة بقرة أفرمي أم دو نورة بهيج بيغمري كندراوة لدرجايك عثمان وهاتو تخوارو كأو درجاي قد بيج إسانك داوة فريشتيك لقل خوات داي بزانو هنايتي كأو فريشتيك مجاريتي بيت سرزوي يعني بمرز حرمته وفاتحة دابزين داوة بم قوري وعظمته وتايبت بو أم بيغمرة صلاة والسلام خواه لسر بو بو أمتي محمد صلى الله عليه وسلم ندراوه قيري أم سورة بزانا خوش كان بران أم سورة فاتحة أو كريليك إما أجنت الرزامني خواه وتويجي إما لقل خواه داوا كاري تشيها لم فاتحة كوبوتوا كتو خواه هدايتي داي بو صر رقي راس رقي واني كنعمتي خوي بسرا رشتون ذاني واني كخواه نعمتي بسرا رشتون كين خوي لقرآن فرمي فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين أو بيغمبر كان أو الشهيد كان أو الرازقو أولياء كان أو الصالح كان تو خوا بخاطر رزي أوانات حسابك بو أنك دو أوجبتو أكاد تو داوي أول أخواكي الله غير المغضوب عليهم ولا الضالين خوا بناو بيغرم نمخي تسرقي أواني كقمراو كدونو سري اللي شوانون كرق راسكان اللي تكتشوا يا غضبي خوت اللي قلتون كأن جوكم مسيحي جولك كان ديني خوان براسي بوات خوار برامتي كان موسى هاوتي عبدي خوام هزار پیغمبری بو ناردن بو بني إسرائيل كشي پیغمبر كان يأكل بخوان وعزيل كري خوايا نعوذ بالله عيسى هادوتي من عبدي خوام دروس كراي خوام كديان بخوا وبكري خوا توش بنا بخوا غريكا وقمران نقع لقل أمثل لشوانا نكا لقل فكر برنامج أمثل لشوانا تو حشر نكا اگر خوای گەورە تۆی خستە ڕیزی ئەم دۆستانەی خۆی و پێغەمبەرەکان و پیاوچاکان و شەهیدەکانەوە تۆ براوی لە دنیا و لە قیامەتە تۆ سپاسی خواکەیت و خوا جواب بدەیاتەوە تۆ داوا لە خواکەیت و خوا لێو قبوڵەکە تۆ لە ڕۆژێکا 5 دانە چارە چیتە سەر و بەرماڵە کولی جارێ 2 جار و 3 جار و 4 دانە جار قسە لەگەڵ خواکەیت و خوا جواب بدەیاتەوە ئەمە پەیوەندی ڕاستەقینەی نێوان عەبد و خوایە ئەمەیە کە ئیتر خوای گەورە لە هەموو لەحظەیەکە لەگەڵ عەبدی خوایەتی تۆ دەست بن سوورەتەوە بگرە قەی ئەم فاتحەیە بزانە دوعاتەکەی ئەخیری سوورەتی بەقەڕەی شەڵای سای نەدێنێ سەری و باسیەکەین کە چ فەزڵێکی کەی هەیە بەڵام ئەوە تا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئالێرەیە ئەفەرمێت جوبریل پێی وتوم ئەم فریشتە یەکەم جارێکی بێتە سەر ئەرز لە دەرگایەکەوە هاتووە خوای گەورە ئەم سوورەتەی پیاناردۆتە خوا لەگەڵ دوعاتەکەی سوورەتی بەقەڕە دوعاتەکەی ئەخیری سوورەتی بەقەڕەیە ئەمە دوو نورە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوای گەورە نەیاوە بە هیچ پێغەمبەرێکی تریش هل سبارت بودو آياتي سورة أخيري بقرة ياخذ آياتكاني أخيري بقرة وسبارت بسورة بقرش كآيات الكرسيش هل سورة بقرة يسادين سري الله پیغمبر صلى الله عليه وسلم فرمي لا تجعلوا بيوتكم مقابر پیغمبر صلى الله عليه وسلم فرمي مالكاني خوتا مكان بقورستان
ماڵەکان بۆچی بەچێ بێ بە گۆڕستان بۆی کە قورئانی تیانە خوێندێ. إن الشيطان يفر من البيت الذي تقرأ فيه سورة البقرة. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي الشيطان هەڵدێ ڕائەکە لە ماڵێکە سوورەتی بەقەرەی تیا بخوێندێ. هەج ماڵێ سوورەتی بەقەرەی تیا بخوێندێت شەیطان لەو ماڵە هەڵدێ ڕائەکە کە گەورەترین ئاەتەکانی سوورەتی بەقەرەش کە گەورەترین ئاەتی قورئانی جوا لە سوورەتی بەقەرەیە ئەویش ئاەت الکورسیە و دوو ئاەتەکەی ئەخیری سوورەتی بەقەرەش کەواتە ئەو فەزڵە گەورەیە کە لەگەڵ فاتیحەیە پێکەوە دابەزێنداوەتە خوارەوە. لە فەرمودیەکی کەیە ئیبن عەباس بۆمانە گێڕێتەوە دەڵێ هەر ئەو حەدیثەمان بۆ گێڕێت و کاڵە ئەو دەرگای لە ئاسمان کرایە قەت دەرگایە نەکرا بۆ مەلایکەتێک لی دابەزی قەت و مەلایکەتە دانەبەزی بوو سەلامی کرد و هەر مژدەی داوتی مژدە بێ بە تۆ دوو نودت پێدراوە بە هیچ پێغەمبەری کە نەدراوە. ئەویش فاتیحە و ئەخیری سوورەتی بەقەرەیە. سوورەتی فاتیحەیە لەگەڵ کۆتایی سوورەتی بەقەرەیە. ئەبوو ئومامەی باهیریش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمان دەگێڕێتەوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمێتی اقرأوا القرآن قورئان بخوێنن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه چونکە قورئان ڕۆژی قیامەت بە شەفاعەتکار و تکاکار دێت بەدەم خاوەنەکەی و ئەوەی کە لەبەری کردووە ئەوەی کە خوێندوێتی ئەوەی کە ڕێز و حورمەتی لەو قورئانە گرتووە ئەوەی کە خۆی کردووە بە قوربانی قورئان دیفاعی لە قورئان کردووە خزمەتی قورئانی کردووە قورئانی فێری خەڵک کردووە قورئانی لەبەر کردووە قورئانی جێبەجێ کردووە تەطبیقی کردووە لە ژیانیە کردوێتی بە بەرنامەی ژیانی خۆی ڕۆژی قیامەت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەم قورئانە بێ بە شەفاعەتکار و بەتکاکار بووی. اقرأوا الزهراوين پیغمبر صلی الله علیه و سلم فرمێ دوانە سپیە گەشەکە بخوێنن دوو سوورەتە گەشەکە دوو سوورەتە ڕووناکە جوانەکە بخوێنن البقرة و آل عمران بقرة و آل عمران سوورەتی بقرة و سوورەتی آل عمران پیغمبر صلی الله علیه و سلم بە زەهراوین ناوی بردوون یعنی دوانە گەشە جوانە درەوشاوەکە دوو سوورەتە درەوشاوەکە. طبعا ئەم دوو سوورەتە لە درێژترین سوورەتەکانی قورئانن جارێ سوورەتی بەقەرە لە هەموو سوورەتەکانی کە درێژترە ژماری ئاەتەکانی 286 ئاەتە لە دوای ئەو سوورەتی ئال عیمرانە کە ژمارەی ئاەتەکانی 200 ئاەتە 200 ئاەتە. ئەم دوو سوورەتە لە قورئانە یاخود لە قورئانی پیرۆزە ڕێز و تایبەتی خۆیان هەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەم دوانە بە شەفاعەتکاری ڕۆژی قیامەت دێن دوو سوورەتە ڕووناکە گەشە درەوشاوەکە کە بەقەرە و ئال عیمرانن فإنهما يأتيان يوم القيامة پیغمبر صلی الله علیه و سلم ئەم دوو سوورەتە لە ڕۆژی قیامەتا دێن کە ئەنهما غەمامەتان وەکو دوو پەڵە هەور دێن. بەقەرە و ئال عیمران ڕۆژی قیامەت وەک دوو پەڵە هەور دێن کە خۆر وا بەسەر سەری ئینسانە و بەسەر تەپڵەسەری ئەو خەڵکە و خەڵگە کوڵێنێ. ئەم دوانە وەکو دوو پەڵە هەور دێن ئەو غەیایەتان هەر شتێکە ببێ بە چەت و سێبەر بۆ ئینسان کات وەکو دوو پەڵە هەور یاخود وەکو دوو چەتری گەورە دێن کە سێبەر بۆ خاوەنەکەیەکەن ئەو کە ئەنەهما فرقانی من طەیر صەواف یا دوو پەلی گەورە لە تەیر باڵندە بە ئاسمانە جاری وایە باڵندا بینی پەلێکی گەورە بە ئاسمان و نزیکەی 1000 باڵندا بێ دوان دوو پەلی ئاوە بە ئاسمانەوە بێ وەکو ئاوە دێن بەری ئاسمانەگرن لە قیامەتا کە دێن. طبعا کولی ئاەتێکیانی باڵندەیەکە کاتێککە دێن ئاوا بۆ قەرەباڵغیە بەری ئاسمانەگرن سێبەر بۆ کێکن بۆ خاوەنەکەی بۆی کە بەقەرە و ئال عیمرانی لەبەر بۆ لە دنیا و کاری پێکردوون. ئەفەرمێت تحاجانی عن ئەصحابهما دێن لەبەر دەمی ترازەکەی پەروەردگارە دیفاع لەوان لە خاوەنەکانیانەکەن یانیوانی کە ئەو سوورەتیان لەبەر بوو فێری خەڵکیان کردو و کاریان پێکردووە ڕێزیان لەو دوو سوورەتە گرتووە. ئەوانەی کە سوورەتی بەقەرە و ئال عیمرانیان لەبەر بووە کاریان پێکردووە کردویانە بە بەرنامەی ژیانیان قانونەکانی ناوی یافاکانی ناویان جێبەجێ کردووە و فێری خەڵکیان کردووە. ئەفەرمێ ڕۆژی قیامەت وەکو دوو پەڵە هەورە یاخود وەکو دوو پەلتەیری گەورە دێن بەری ئاسمانەگرن دیفاع لە ساحێبەکەیانەکەن لە بەردەمی عەرشی پەروەردگارە. فإن أخذها بركة براستي جا فرمي اقرأوا سورة البقرة سورة بقرة بخوان چونك براسي إن أخذها بركة خوندني سورة بقرة بركته أرجى بسر أو مالو بسر أو كسيا وتركها حسرة ياخد حسرة تركدني سورة بقرة وإهمال كردني جوبين داني أبي بحسرة وبنجازين لروج قيامتها چونك أو كاتب ودارك وتخيرك لكي سخود داوا ولا تستطيعها البطلة كأمشي زور مهمة حسكن بيزانن أفرمي السحر باز بسورة بقرة ناويري بطلة يعني السحرة پیغمبر صلی الله علیه و سلم السحر باز لقد سورة بقرة هیچی بو ناکري كي حزكا لجادو لسحر بدور بيت با سورة بقرة دائم لماليا بخواني بتايبتي آية الكرسي بتايبتي دو آياتك يا سي آياتك أخيري سورة بقرة
ئەمە حەج کەس بخوێنێ و لە حەج ماڵێکا بخوێنە شەیتان ناتوانێت بچێت بۆ ماڵەیە. سحر کار لەو خەڵکە ناکات، لەو ماڵە ناکات. چاوی پیس کار لەو ماڵە ناکات. ئەو تا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ولا تستطيعها البطلة. سحرباز ناتوانێت بطلة البطلة بەتای خڕ یعنی السحرة سحربازەکان. ئەفەرمێ فإن أخذها بركة. وەرگرتنی ئەم دوو سوورەتە و خوێندنیان بەرەکەتە بۆ ئەو ماڵە بۆ ئەو کەسە. وتركها حسرة وازهێنانیشی ئیهمالکردنیشی ئەبێ بە حەسرەت و بە نەدامەت بۆ خاوەنەکەی ولا تستطيعها البطلة سحربازیش ناتوانێت لەگەڵ خاوەنی سوورەتی بەقرە هیچ بۆ ناکرێت. ئەو کەسەی سوورەتی بەقرەی لەبەرەوە ئەی خوێنێ و کاری پێکا سحر کاری تێ ناکە. لە ڕیوایەتی کە نوعمانی کوڕی بەشیر ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بوومانە گەرتەوە دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی إن الله كتب كتابا قبل أن يخلق السماوات والأرض ب2000 عام. ئەڵێ خوای تەبارەک وتەعالا بە 2000 ساڵ پێشەوەی عەرز و ئاسمانەکان دروست کات. 2000 ساڵ پێشەوەی عەرز و ئاسمانەکان کە کتابێکی نووسیوە، نامەیەکی نووسیوە، کتێبێکی نووسیوە. أنزل منه آيتين لەو کتێبە 2 ئاەتی ناردۆتە خوارەوە. ختم بهما سورة البقرة کۆتایی سوورەتی بەقەڕەی پێناوە. یعنی ئەو 2 ئاەتی ئەخیری سوورەتی بەقەڕە لە کتێبێکایە خوای گەورە ناردوێتێ خوارەوە کە 2000 ساڵ پێشەوەی عەرز و ئاسمان دروست کات. لەو کتێبەیە ئەو 2 ئاەتی نووسیوە. لا يقرآن في دار 3 ليال فيقرب ما شيطان ياخذ ولا يقرآن في بيت فيقرب الشيطان 3 ليال. ئەفەرمێ ئەو 2 ئاەتە لە حەج ماڵێکا بخوێندێ هەتا 3 دانە شەو شەیتان ناوێرە بچێت توخنی ئەو ماڵە بکەوێت. 2 ئاەتەکەی ئەخیری سوورەتی بەقەڕە لە حەج ماڵێکا 3 شەو لەسەر یەک بخوێندێت یاخود 3 جار بخوێندێت لە ماڵێکا شەیتان توخنی ئەو ماڵە ناکەوێت. ئەو 2 ئاەتی ئەخیری سوورەتی بەقەڕە بە تایبەت پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند جار حەدیثی لەسەر فەرموو و سەحابەکانی فێر کردووە. لەبەرەوە خوشکان برایان قورئان هەمووی بەرەکەتە، قورئان هەمووی ڕەحمەتە. بەس لەنا ئەم قورئانە کە هەمووی بەرەکەت و ڕەحمەتە کۆمەڵی بەرەکەت و ڕەحمەتی تایبەتتری تایە کە ئەمانە هەتا دەستی پێوە بکری گەورەترین ذەخیرەیە بۆ دنیا و بۆ قیامەت، پارێزەرە بۆ دین و ئیمانمان. لە هەموو ئەوانەش مهمتر سوورەتی فاتحەیە کە پەیوەندی بینی عەبد و بینی خوایە. سپاس و ستایشی پەروەردگارە و گەورەی هەموو سوورەتەکانی قورئانە. پاشانیش لە دوای ئەو سوورەتی بەقەڕە و سوورەتی ئال عیمران بە 2 سوورەتە گەشە پرشنگدارەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ناویان ئەبات. 2 ئاەتەکەی ئەخیری سوورەتی بەقەڕەش ئەو 2 ئاەتە لەگەڵ سوورەتی فاتحای پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە کتابێکا 2000 ساڵ پێشەوەی خوا عەرز و ئاسمانەکان دروستکان نووسیوێتەوە بە مەلایکەتێکە ناردوێتی خوارەوە کە ئەو مەلایکەتە یەک جار هاتوۆتە سەر زەوی. ئەم بەرەکەتی لەگەڵ خوای هێناوە بوو ئەم ئومەتە هەتا کاری پێ بکەن. خوای گەورەی ئینشەڵڵا لەو کەسانەمان بگێڕێ کە خاوەنی قورئانین و صاحبی قورئانین و خزمەکاری قورئانین بۆ خزمەتی ئەو قورئانە بمانژێنێ و لە خزمەتی قورئانیشا شەهیدیمان بکە بەنسیب. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته.